ڕەوشی نائاساییان بۆ 3 مانگی تر درێژ کردەوە. هاوسەرۆکی گشتی هەدەپە سەلاحەدین دەمیرتاشیش ڕاگەیاند ئاکەپە دۆخی نائاسایی لە دژی گەل درێژ کردوتەوە. حکومەتی ئاکەپە لەسەر بڕیاری خۆی و لەژێر ناوی یاسا 3 مانگە لە کوردستان و تورکیا سەرقاڵی تیرۆرکردنی گەلە. دوێنێ حکومەت کۆبووە و لە دوای هەڵسەنگاندنی دۆخەکە بە فەرمانی ئەردۆغان ماوەی 3 مانگی تر ڕەوشی نائاساییان درێژ کردوتەوە. لە دوای کۆبوونەوەکە وتەبێژی حکومەتەکەی ئاکەپە نومان کورتەڵموش لەبارەی درێژکردنەوەی ماوەی ڕەوشی نائاسایی ئاشکرای کرد کە ڕەوشی نائاساییان بۆ ماوەی 3 مانگ درێژ کردوتەوە. هەروەها وتیشی لە دژی یەپەکە دەوەستینەوە کە بیەوێت بەشداری بکات لە ئۆپراسیۆنی ئازارکردنی شاری ڕەقا. لای خۆیەوە هاوسەرۆکی گشتی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش لە ئەنقەرە وتارێکی پێشکەش کرد و تێیدا ڕاگەیاند دۆخی نائاسایی دژ بە کودەتاچیەکان نییە، بەڵکو دژ بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و گەلانی کوردستان ئەو بڕیارە دراوە.